پرۆژه یاسایەکمان لە پەرلەمانە ئەو پرۆژه یاسایە پرۆژەی ڕێزلێنان و امتیازاتی پێشمەرگەدەینەکانە نێراو بۆ پەرلەمان ئومێد دەکەین کە لە ئەیندێکی نزیکدا پەرلەمان بیکە بە یاسا ئەوە ئەو امتیازانەی کە ئێمە داوایەکەین بۆ پێشمەرگە ئەوە کارێکی باشە. ئێستا پێشمەرگەدەینەکانن ژیان و گوزەرانیان باش نییە، موچەکەیان ئەو وەزەکەوێتی کە خۆتان نەیزانن، مناڵیان لە جامعەیە لەبەرەوەی کە پارەیان نییە، ئێستا ناچار لە مەرحلە 1 و 2 و 3 دەریان کردوون لە مەکتەبە سەدان پێشمەرگە ناسم پێشمەرگە دێرین، مناڵەکان دەرکردووە لەین زۆرمان هەیە نەخۆشن، پارەی چارەسەرکردنیان نییە. ئێمە بەڕاستی ئەم ڕۆژ دووپاتیەوەمان کردو کە ئەو مافێکە بەڕاستی ئەبێ ئیشی لەسەر بکرێت، ئەبێ پشتیوانی بکرێت هەموو خەڵک بەڕاستی بەگشتی، بەڵام تەمەەن جیلێک بۆ جیلێک یان طبقەیەک بۆ طبقێ بە جیاوازی ئەوانەی کە خەبات و ماندووبوون و ئەرکیان زۆرتر بوو بەڕاستی شایانی ئیمتیازی باشتر و خزمەتی باشترن و ئێمە ئەمڕۆ جارێکی تر تەئکیدمان کردو کە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم نیشتیمانە لە قۆناغێکی هەستیاردایە بەڕاستی ئەبێت هەمومان بە تایبەتی پێشمەرگەی دێرین هەمووی بێتە سەرخەت بۆ ئەوەی کە ئەو نائیداری و نائەدالەتی و پشێوی کە دروست بووە بە هەمومانەوە هەڵ بدەین وردە و دەڕاست بکرێتەوە.